وتم باگەدارت بکەم ئێمڕۆ لە شوێنەکەی من کۆ دەبینەوە دەزانی بۆچی؟ بەڕاستی؟ باشە کەوایە بە هیوای ماندوو نەبوونتە چی بووە؟ شتێک ڕوودەدا؟ هیچ نییە دوای 20 ساڵ ڕامیزقەرە ئەسکی دەبێتەوە سەرۆکی ڕێکخراوەکەیان بەتەمای چی؟ هیچ ڕۆژێکی گرنگە؟ خراپ ئەی باشە عەلی لەکوێیە چەند ڕۆژێکە نایبینم؟ خۆی ئامادە دەکا لە ماڵەیە ئازاد من لێرە دادەبەزم نا بەرە فورکێ بشڕێمەوە نا لێرە باشترە باو هاوڕێیانە دەبینن ئاشبینەوە تەواو؟ نا لەبەر ئەوە من نییە کەوای بۆچی؟ آخر ئاوە بە ئۆتۆمبیلەوە بچمە ئەوێ ها ینی لەبەر ئەوەی چی بڵێم تەواو حەز دەکەی وەرە نا تەواو ئێستا ئەوها ناوە ئۆتۆمبیلە بتبینن دڕانلوتی بڵند بووە یەکسەر داوای کرێ لێ دەکەن هەزار قسەی ناشرین و تانە لێ دەدەن بەڵام بۆ حساب بۆ قسەی ئەوان بکەین دەی بڕۆ مایکە بێگومان بەڵام حەسودیمان پێ دەبن شتێکت پێ بڵێم جار جار بە خۆشم حەسودی بە خۆمان دەبم بۆستە پێش ڕۆیشتن چۆن دیارم چۆن دیارم زۆر قۆز دەرچوم وانە لەوانەیە ئەو ئاوێنەیە ناشرنم کا دەنا من خۆم تۆ سەیری ئاوێنێکی هەڵەت کردووە من ئاوێنەتم چۆن دیاری؟ ئەو تۆ یا من مێشکم تێکچووە؟ تۆی ئەگەر وابێ زۆر قۆز بوومە دەزانین تۆ کچێکی زۆر عاقڵی هەر قسێک دەکەی بە درێژایی ئەو ڕۆژە بیر لە قسەکەت دەکەمەوە بۆ تەفۆ؟ ئەوە بۆ 3 ڕۆژ ئازادم دەنجی نییە قەت ئەو هەتیوە لە پێشان بەهێزترە من بۆ خۆم بە پێشی ناکەوم با بزانم ئێوە پێشی دەکەون بە بڕیارێکی بێفیزانەوە ڕامیسی برامان دێ و لە شوێنی سەرۆک دادەنیشێ وەک بڵێ خاڵۆ لە سەرەتاوە بە چەکەوە گرت و چۆکم پێیدانا و چوومە سەر سینگی و داگیرم کرد بەڵام ئاوا نەبوو برادەرینە بە پێچەوانەوە من ئەو کاتێک کە لەو شارە دەستم بە ژیان کرد یەکسەر بوومە عاشقی ئەم شارە ئەو ژنە ئەو دڵبەرە ئەو ژنە هەزار ڕووە شۆخ و شەنگ و سوودبەخشە ڕۆژێک هەمومان نۆرە بە نۆرە ڕادە ماڵێ و فرێمان دەدا نۆرەی من هات و فڕێدا من نۆرەی خۆم بەڕێکە هەر بۆیە من لێرە دانیشتومە و بە ئەزبوونەکەم 1-2 قسە دەکەم بەڵام من لەگەڵ ئەو ژنە سەما ناکەم
برادرینە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بۆ چۆک پێدادانی ئەم شارە ئەم ژنە پێویستمان بە قارەمانێکە. قاینا بالە دەرەوە من پێست بەستین و بە پۆ زۆر سوڕێنەوە با بە خۆشمان بڵێن پیاوی کات بەڵام لێرە لە نێوان خۆماندا ئیتر ئامانجێکمان هەیە کە کاری بۆ دەکەین کێ هەم لە ئیزنی خاڵۆ دەردەچێ هەم ئەو کارێک کە کردومانە گەورەی دەکا بۆ نمونە تۆ ئەزەل خۆت ئامادەی لەگەر تلیا کرۆشەکانی سەر شەقام قسە بکەی ئەو شتە دەکەی ئەگەر ئێمە کاری خۆمان باشی بکەین ئەو تلەک پرۆشە لە سەر شەقامە ناوەستەکە ئێمەی لێیە دەوەستێ براکەم دەوەستێ چونکە ئەو کارەی کە ئێمە کردومانە ئەوەیە بۆ نمونە تۆ دەچێت لای کازاخستانیەکان سەرچاوە چەکەینانە لێوەرگری بۆ ئەمە تۆ ئامادە شەڕ بکەی ئەزەل کاری ئێمە بەس چەکنی عەلی کاری ئێمە قومارە بەڵام من هەموو شتانم کردووە کە بەهۆیەوە پۆست لێ دەدام ئەگەر سەودا بە چەک نەکەی تۆ ئەوانە لە ڕێگادا ببینی دایان ناسیەوە ئەزەل هەموو سەرسەرێکی سەر شەقام دەیان ناسێ ئەوەتە کارەکە لێرەدایە برادەرینە ئیتر من ئەو سەرسەریەی سەر شەقامە خاڵ و جوان قسەم کرد وەک شاعیر ترسناکانە کاریگەری هەبوو بەڵام من عاشق تەڕەماش ئەستەمبۆڵ نیم کە شارەزای ئیستانبۆڵ بووم بۆ پیاوێکی سەر شەقامی وەکو من ئیستانبۆڵ زیاتر نییە بۆ بەڵێ من عاشقی کچێکم بەڵام ئەو کچە ئیستانبۆڵ بە ئارزدادەی تۆ چۆن بووی ئێستا منیش خاڵۆ ئەو سای تۆم بۆ سوێن بەخوا دەخۆم لە تەنیش تۆدا بنیشم و من ئەو شارە ئاوەتا هەر بژی گاز کرد هەر بژی گاز کرد برادەرینە بیر دەکەمەوە بابیرێکی لێ بکەمەوە دوای ئەوە هەندێ ڕاستپاردە لە بنەوە گوێبیستە من بەڵام پێش وەخت با لەسەر شەرەفی ئەو ئیستانبولە جوانە بخۆینەوە